هیاکو لروژا دنگدان جبو بدست خستنا کرسیان پارلمنتا عراقی نزیک دبین هفرکیان تند دنافبرا آلیگر و کادیر و بربجار و پارتین سیاسی ین هرما کردستان تندتر دبن جبر کو دنها دا وقتی دیتن صفقاتی و تشهیر بوینه و فلکس و پوسترین بربجاران تکرن و بدهان وینه و پوسترین وان بربجاران تن آویتن و جوکرن و شوتاندن و جهوان جی تگوارتن و لجه قدغکری تن دانین و کمیسیون جی دویواری داده بیجه لجلی تایبت من هی بورگرتنی سکالاکان و ایمیلی تایبەت هەیە بۆ وەرگرتنی ئەو سکاڵانە ئێمە بڵاومان کردوێتەوە لە مەوقعەکانی خۆمانە هەر کەسێک سکاڵای هەبێت لەسەر بابەتی هەڵمەتی هەڵبژاردن بە دوو شێوە دەتوانێت پێشکەشی بکە یاخود بە فۆرمی تایبەت لە لای کۆمسیۆنەوە هەیە فۆرمی سکاڵا لە ناوەندەکان دەتوانێت وەرگرێ یانیش بە راپۆرتێکی ئاسایی وەک سکاڵا ئەتوانێت پێشکەشی بکات چی لە ئۆفیسەکان تەسلیمی کات چی بۆ ئیمێڵی کە ئێمە بڵاومان کردوێتەوە بینێرێت ئەو کاتی ئێمە لێژنەی لێکۆڵینەوە لێژنەی شەکاوی بە شێوەیەکی تایبەت بە پێی پرۆسیزەرێکی تایبەت کاری لەسەرەکە و لێکۆڵینەوە لەسەر دناوا باژارê Hewlêrê bê cudahî sifkatî bi wêne û posterên berbijarên partiyên cuda cuda hatine kirin û berbijarekî hevpeymanî ji bo demokrasî û dadperweriyê jî dibêje li hember balavûkên wan heweke dirandin û binpêkariyên mezin hene بەرامبەر پۆستەر و وێنە و بڵاوکراوەکانی ئێمە هەڵمەتێکی دڕاندن و پێشەکاری زۆر هەیە لە زۆر شوێن پۆستەرەکانمان درێنراوە نیوەی لێکراوەتەوە لە زۆر شوێن کومکوم کراوە لە زۆر شوێن بە قاعیدەوە بردراوە بە تایبەتی پۆستەرە گەورەکان و لە زۆر شوێن سبۆغیان پێداکراوە بەداخەوە ئەوە بەشێکە لە پێشەکاریەکان بەرامبەر هەڵبژاردن و بە هەموو مانایەکی تەقەبول نەکردنی ڕای جیاوازە کە بە خۆی زەرەرێکی چارەنووساز لە پرۆسەی هەڵبژاردندا من دەمەوێت تاکی لەوە بکەمەوە گرنگترین شت ئەوەیە پرۆسەی هەڵبژاردنەکە ئاشتی خوازانە بەڕێوە بچێت بۆ ئەوەی تعبیرێکی ڕاستەقینە بێت لە ئیرادەی خەڵک هەن نویسکار و ڕەوشەنبیر و چالاکên سڤیل و وڵاتی دەبێژن هەڤرکی دناوبەرە ئالیگر و بربژار و پارتیên سیاسî گەرتوند و دژوار جî be lê nabe bi tu awakê li ser dengdan û bangeşê û van hevrikiyan kuştin û birîndarkirdin çê bibin û daxwaz jî dikin ku hêzên asayîşê bi rola xwe ya sereke rabin bi parastina jiyana welatiyan Ehmed Zêbarî Dengê Amerîka Hewlêr